ژینگەی سلێمانی ڕایگەیاند تا ئێستا 1 دینار لە داهاتی سندوقی ژینگە بۆ بەڕێوەبەرایەتی ژینگە نەگەڕاوەتەوە و لایەنی پەیوەندیداریش وەزارەتی داراییە کە تا ئێستا ڕەزامەندی دەرنەبڕیوە بە تەرخانکردنی بڕێک لە پارەی سندوقی ژینگە بۆ پرۆژە ژینگەیەکان. 260 دەرچوونی لیژنەکانی پشکنین و چاودێری و کۆنتڕۆل لە کاتی دەوامی ئاساییدا بووە. 81 دەرچوونی لیژنەکانی چاودێری بە سەرپێشتی ڕاستەوخۆی بەڕێوەبەر بۆ بە دواداچوونی لە کاتەکانی دوای دەوامی ڕۆژا پشۆکاندا بووە. 295 نمونەی ئاوی سەر زەوی و ژێر زەوی خواردنەوە تێست کراوە لە ڕووی کواڵێتیەوە. ئەنجامدانی 3054 پشکنینی فیزیایی و کیمیایی و بایۆلۆژی کراوە، واتە بۆ هەر مانگێک 49 نمونەی ئاو تێست کراوە. چاودێری سەر جەمبورجەکانی پەیوەندیکردن و ئەنتەرنێت پارێزگای سلێمانی کراوە بە وردی و بەردەوام بوون. بەنسبەتی ئاوی خواردنەوەی ماڵان لای ئێمە لە تاقیگەی خۆمان هیچ داتایوان نییە تا ئێستا بە مەزبوطی کە ئاوی سلێمانی پیسە. هەموو پشکنینەکان بۆ ئاوی خواردنەوە لای تەندروستی ئەکرێت، لای ئاوی سلێمانی ئەکرێت. قسە لەگەڵ وەزارەتی ناوخۆ کرا، ڕاستەوخۆ ڕەفز کرا، دواتر قسە لەگەڵ ئەنجومەنی وەزیران کراوە. ئێستا کار بۆ ئەوە ئەکرێ ئەو داهەتەی وەکو ڕسوماتی نوێکردنەوەی ساڵیانەی ئۆتۆمبیل پێویستە بگەڕێنێتەوە سەر سندوقی ژینگە. لەو بڕێش کە ئەگەڕێتەوە سەر سندوقی ژینگە پێویستە بڕێکی بۆ پرۆژە ژینگەیەکان بێت بۆ زیاتر برەودانە بە ڕەوشی ژینگە. بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادارین تا ئێستا هیچ نەکراو بە هیچ شێوەیەک ئەو بڕەپارەیە نەگەڕاوەتەوە سەر سندوقی ژینگە و لە پرۆژە ژینگەکان سەرف نەکراوە بۆ ئاگادار. هەواڵەکان بەردەوامی